زۆر چاکە زۆر چاکە خۆشەویستان لە بەیان باش کوردستان و لەگەڵەوەدا بەردەوامم دووەم تەورمان سەبارەت بە بابەتی سەرکێشی و شاخەوانیە لە لای خانمان بێگومان لە کەناڵی NRTەوە ڕۆژانی شەممە کاتژمێرنەوە پرۆگرامێکی تایبەتمان هەیە بە ناوی سەرکێشی کە باس بەگشتی لە سەرکێشی جیاوازەکان دەکات لەوانە سەرکێشی شاخەوانی و چەندین چالاکی ترکە چالاکوانانی بواری وەرزش و لەش جوانی و ئەم کەسانە زیاتر بەشداری تێدا دەکەن من ئەمڕۆ میوانداری خات و پەیمان دەکەم کە لە بەیانی باش کوردستان و لەگەڵ ئێمەدا بەشداریوکێک لەو کارکتەرانی کە بە بەردەوامی لەم پرۆگرامەدا ڕۆڵی هەبووە و سەرکێشی جوان و سەرکێشی ناوازەی ئەنجام داوە ئەم خاتونە توانیوێتی جێدەستی خۆی لە بواری شاخەوانی و بەگشتی لە سەرکێشیدا بکاتەوە خات و پەیمان تەحاڵەتیفە کە ڕاهێنەری لە جوانی و هەمسەرۆکی گروپی شاخەوانیشە لە بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشدارە خات و پەیمان بەخێر بێ زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵی NRT ئەم باشە خات و پەیمان با پێش هەموو شتێ باس لە بەرنامی سەرکێشەکەی NRT بکەین ڕات چییە سەبارەت بەم بەرنامەیە چی شتێکی لەبارەوە ئەڵێیت بەرنامەی سەرکێشی بۆ من بۆتە پێناسەیەکی زۆر جوان هیوادارم بەرنامەی سەرکێشی ببێ بە ماڵێک بۆ هەموو شاخەوانان نەکەر بۆ گروپی شاخەوانی هەزار مێرد پڕاوپڕە بە دڵی منە چونکە باسی سەرکێشی ئەکات زۆر باشە خۆشە هەموو کاتیانی کارکتەرێکی جوان بووی لەم بەرنامەیە خات و پەیمان بەرنامەی سەرکێشی و سەرکێشی خۆشی سەرکێشی چ لای خات و پەیمان ئەگەێنێ کە تۆ خانمێکیت چۆن توانیتە سەرکێشی بکەیت لە چ بوارێکدا زیاتر دەرفەتە بۆ ڕەخساوە کە سەرکێشی بکەیت بەڵێ لە بواری شاخەوانیە هەموو کوردستان شایەتی ئەوەن و هەموو شاخەکانی کوردستانیش کە یەکەم خولیا لە مێشکی ونا سەرکێشیە ئەگەر ڕۆژێ بچم بۆ شاخێک زۆر سەخت نەبێ ئیلا شوێنێکی بەرزە دۆزمەوە هەر پیاە هەڵەگەڕم سەرکێشیەکەی خۆمەکەم لەبەر ئەوە سەرکێشی لە خوێنی منایە و ئارەزوم بە سەرکێشیە سەرکێشی بۆ خانمان قورس نییە لە کۆمەڵگەی ئێمەیە خات و پەیمان بەڵێ لە کۆمەڵگەی ئێمە سەرکێشی بۆ ئافرەت زۆر زەحمەتە و زۆریش قورسە چونکە من خۆم کە تەمەنم 49 ساڵە هەمەوە بڵێم لێرەوە ئەم سەرکێشیەکەم ڕوبەڕووی ڕەخنەی خەڵکە بمەوە زۆر جار ڕوبەڕووی قسەی ناشرینی ژەوینەوە هەر لە دۆستان و کەسانی خۆمانەوانی کە شاخوان و لێمان نزیکن زۆر جار ڕەخنەم لێگر مامۆستا تۆ خۆ لیا زیادەیە مامۆستاوە کەی سەرکێشیە مامۆستا ئەمە کەی ئەوەیە بەجددی من قسە هیچ کەسێ تاسیرم تێناگە هەتا پێم بڵێن بۆ ئەەکەی پێم وتونوتومە من بە قسەی هیچ کەسێ ناگۆڕێم من خۆمم هەر خۆشم ئەبم لە سەرکێشیش بەردەوام ببین هەتا کەناڵی NRTش بمێنێ ئێمەش لەگەڵ کەناڵی NRTە بەرنامەی سەرکێشی بەردەوام ببین بەردام ئێستا دیمەنێک ئەچێتە سەر شاشەی NRT بێکەوە بینری دەمێمێکێک لە دیمەنەکانی سەرکێشی NRT کە پرۆگرامێکە ڕۆژانە کاتژمێر ڕۆژانی شەمە ببورن کاتژمێرنەوە پەخش دەکرێت ئەمە شاخێکی سەختە خات و پەیمان یان بە تەواوەتی توان بڵین تەختە وانە هەزار مێردە هەزار مێرد بەڵێ گروپەکەشمان هەر ناوی هەزار مێردە گروپەکەشتان هەر بە ناوی هەزار مێردە بێگومان خات و پەیمان پێش پرۆگرام تۆ شتێکە بە من وت وتێ لە ماوەی یەک ڕۆژە هەشت لوتکەی سەختم کردووە بەڵێ باسی ئەم سەرکێشیەمان بۆ بکەی لە یەک ڕۆژدا هەشت لوتکەی سەخت بێگومان سەختە بە تاکید زۆر زۆریش سەختە هەر سەخت نییە زۆر زۆر سەختە چونکە یەکێک لە بەرنامەکانی سەرکێشیمان لە یەکێک لە زنجیرە چیاکە بوو لە لوتکێک بوو بە ناوی ڕێقنەسپێەوە ئەگەر بینی بێتان شاخێکی زۆر سەخت و کچێکی بەریتانیشمان لەگەڵا بوو بەڵێ یەکەم ئافرەتم یەکەم کەسیشم لە هەموو کوردستانە کە زنجیرە چیای پیرەمەگرون کە بوتە پیرەمەگرون ئیتر پیرەمەگرون ناو ناوبانگی خۆی هەیە بۆ سەختی لە لوتکەی چەوە سپێەوە بێگومان لە زێویەوە سەرکەوتین بەپێ بۆ لوتکەی پیرەمەگرون کاژمێر سەی نیوەڕۆ ئێمە لە پیرەمەگرون بووین بە پێ چوینەتەوە چەوەسپی کە ئەگەر زۆر خێرابڕۆی مەسافەی 2 سەعات ڕێگەیە چوینەتە لوتکەی چەوەسپی و گەڕاوی شوێنێتەوە بۆ پیرەمەگرون یعنی ئێمە لە کاتێکات 2 جارەکات شەو لە پیرەمەگرون ماینەوە کاژمێر 5 بەیانی لە لوتکەی پیرەمەگرونەوە گەشتەکەمان دەستی پێکرد لە لوتکەی پیرەمەگرونەوە بۆ لوتکەی پیتو بۆ پیسێ ئەمە سێ لوتکەی لە پیرەمەگرونە دواتر بەرەو شاخە ڕووخاو بەرەو ڕێقنەسپی بەرەو گێزەژمێر ئاخر شاخ بەرەو شاخی چاهر کە لە بینی هەر لوتکەیەک لەم لوتکانە سێ لوتکە 4 لوتکە هەیە سێ دۆڵ 4 دۆڵی قوڵ هەیە کە زۆر بە زەحمەت سەرەکەیتە سەرەوە زۆر هەڵدێرە
بەنە شارەزایی ژانی هیچ ڕێبەرێکیشم لەگەڵا نەبوو هەنێ دڵیان شارەزا نەبووم لە پێنجی بیانەوە بۆ کاتژمێر 20 بۆ 8 شەو کۆتاییمان بە گەشتەکەمان هێنا لەسەر لوتکەی چایر ئەمە لیاقەیەکی زۆری شەیە بەتاکید ئەمە لیاقەیەکی زۆر زۆری ئەوێ ئەمێ ئەوەش بڵێم ئەو دوو کەسەی لەگەڵ ما بەشدار بوون لێرەوە کاک شەماڵ کوڕێکی چەمچەماڵی ئازا و بوێرە کوڕێکی گروپی خۆم کاک ئەحمەد کە ناوم ناوە ڕامبۆی دووەم خۆم ڕامبۆی یەکەم و ڕامبۆی دووە تۆ نازناوی جاکیشە هەیە خاتفێنانە لە سلێمانیا نازناوی جاکیمێ و لە هەولێریشە نازناوی ڕامبۆم هەیە ئەو نازناوە یەکێکیان ئەگمە ئەوش بڵێم نازناوی ڕامبۆ بەڕێز کاگەنۆر دۆڵەمەڕی سەرۆکی سنتەری بەرزان بۆ ژینگە پارێزی و نازناوی لە ناوم نازناوی جاکیش کچێکە هەر لەگەڵ خۆمایە لەم لە شاخەم لە قاعە ژیلە لێرە چای ماچەکەم ئەو نازناوە ئەو لێ ناوم هەر پێتەڵە جاکەش هەرڵێ جاکە کاگەحمەد دانی پیان هەنێت جاکێکە شاڵێ جاکە کاڵێ زۆر باشە خات پێمان بخۆی پێناسەیەکی جوانە بۆ خانمێکە بە تەمەنێکی 49 ساڵیەوە نزیکەی 50 ساڵی بێگومان لە سەرکێشی نەوەستاوە خات و پەیمان خانمان لە کوردستاندا خانمانی کۆمەڵی کوردی چۆن توانی بیانە ڕۆڵ لە سەرکێشییا ببینن چۆن توانی بیانە سەرکێشی بکەن ئایا هیچ ڕێگریەک هیچ بربەستێک لە بەردەم ئەواندا دروست بووە تۆ لە نزیکەوە لە نێو بابەتەکە دای بەڵێ لە کوردستان لە وڵاتان ئەگەر ببین ئافرەت زۆر سەرکێشیەکە بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمەیە هەتا ئێستا ئافرەت نە ئەو واری بۆ ڕەخساوە و نەخۆشی ئەو ئەزمونەی هەیە بتوانێت سەرکێشی بکە ئەوەی کە یەکەین ئیتر چۆن ئەڵێ ئەڵڵاو یعلەم لە بەرچاڕوونی خۆمانایکی چونکە تاسا هیچ دەورەیەکمان بۆ نەکراوەتەوە کە ئێمە خولێکی تیابین تایبەت بێ بە سەرکێشی من یەک دەورم بینیوە دەورەیەشی بەردەوانی 3 ڕۆژی ئەیش وا بزانم لەو دەورەیە هەمووی 4 گرێ فێر نەبووم ئەمە لێرە شەو بڵێم سپاس بۆ کاکە یوسف کە لە بەرنامەکەیان لەگەڵ مایە لەم بەرنامی سەرکێشیە سپاسی ئەەکەم کە ئەو زۆر بەرچاڕوونی بۆ کردوم و لە بواری بەردەوانی و لێدانی گرێکانم بە تاکی دەمانش تەکنیکین ئەبێ هوەر و تەکنیکی لێرا بەهێز بێ چونکە تۆ کە گرێلی ئەبێ بزانی ئەو گرێت چۆن لیت و چۆن ئەیتەوە بەداخەوە ئێمە بۆ بەرنامەی سەرکێشی هەتا ئێستا من هەر ساڵە شاخەوانی ئەەکەم زۆریش سەرکێشی یەکەم و هەموو کوردستان شایەتی ئەوەیە لە 25 مەتر حەبلەیش کوڕێکی خزمی خۆمان و هەروە لە گروپەکەشمانە لە بەریتانیا بۆی هێنابووم لەگەڵ یەک هارنێست و یەک کارابینم هەیە هیچ کەمان نییە من ئەگەر ئەو پێداویستیانەی کە پێویستە بۆ بەرنامەی هوەری بۆ نمونە بۆ بەردەوانی وەکو هەنێک کەس کە بە ناوی شاخەوانیەوە لەم ڕێکخرا و لەو ڕێکخرا و لەم دەوڵەمەند بۆ ئەو دەوڵەمەند خۆ چۆنە خۆیان پڕچەک کردووە هەموو کەرەسەکانیان هەیە ئێمە ژەگەرەوەمان هەبێ باوەڕ کاتوانین کام شاخە سەختە سەرکێشی تیا بکەین و زۆر بە ئاسانیش ئەو سەرکێشیان جامێن و لەوانیش سەرکەوت و ترێکین من ئەگەر ببین لە بەرنمەیەکە حەبلێکم پێوە ئەڕۆم لەم بەرەوە بۆ بەرەپەڕم هیچ پێداویستێکی کەلوپەلێکی بەردەوانی پێ نییە بە پێی ئەزمموی خۆم نەبووە لە ئەنێ بیامە بە دیوارەکە خات پێماەکەی بەڵام ئەو دیبێنێ سەرەسەر شاشە ئێنارتیە جەنابتانی وایە ئەگەر بە بچوی دەرکەوێ لێرە کلێکی سووری لەبەرە کچێکم لەگەڵا بۆ ڕۆژە بزەبێت بەڵێ بەڵێ ئەوە خۆمم خۆتی بەڵێ ئەوە شاخی هزار مێردە و ئەوە بە ڕۆژوش بووم و ڕۆژە ڕەمەزان بە ڕۆژوش بوو لە ڕۆژانی ڕەمەزانی شەم سەرکێشیانش بەرداوام بوون باش ئێستا ئەمی لە دیمەنەکانە ئێمای بینن سەرکێشیەکە کە بەسەر شاخێکی چۆن بڵێ ستونیە بە تاوستونیە ئێوە هەڵەگەڕن بەس هەنە جار ینی بەم گەشتی شاخەوانیانە ئەوترێت تەنها گەشتێکە بۆ خۆشیە ئەمە تەنها گەشتێکە بۆ خۆشی یان سەرکێشیەکە و یان دەچێتە قاڵبی وەرزشیشەوە تو ئێستا بامان شێوە ڕاهێنەری لە جوانیش دەتوانرێت سود لە وەرزشی شاخەوانی بۆ دابەزاندنی کێش بۆ جستەیەکی جوان ببینرێت بەتاکید من هەموو کات وتومە ئەگەر خەڵک وش بکاتە وەرزشی شاخەوانی دکتۆرەکانە بێ ئایادە و خەستەخانەکانیان داخن چونکە لە شاخە لە سروشتا تۆ هەم دەروونە ئارامە هەم مێشکت هەم جەستەش بەهێز ئەبێ تۆ بە شاخێکی بۆ نمونە بە گۆیژە سەرەکەوی تاقوزەیەکی زۆر سەرفەکەی کالۆرێکی زۆرە سووتێنیمانە ئارەقێکی زۆر ئەەکەی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ چاوریەکی زۆر لە ژیان تا دابەزێ بتوێتەوە من خۆم لە ماوەی 2 ڕۆژە 2 جار گەشتم کرد بۆ شاخ 2 ڕۆژ ڕۆشتم کە هاتمەوە وەزنی خۆمم کرد 3 کیلۆ دابەزی بووم ینی بیرمەکرێت چۆن لە ماوەی 2 ڕۆژە لە ماوەی 2 ڕۆژە
بەس بەداخەوە هەنێکە شاخەوانی تەنها هەر وەکو چوونە دەرەوەیەک جەوگۆڕینێکە ئەچێت لەو شاخەدانشەکان خواردنە چاورایی خوا شفتا خواکو باخوا کاتە ئێوە چی خواردنێکە خۆن لە ڕۆژانی ئاساییدا و لە ڕۆژانی کە سەرکێشیەکانی تێ ئەنجامیان سیستمی خۆراکی ئێوە چۆنە؟ بەڵێ من وەک شخصی وەکو خۆم هیچ خۆراکێک نابم جگە لە ئاو لە میوە ئەوانەی کە لەگەڵمان لە بەرنمەکەی هەموو شایەتی ئەمە گروپەکەشم هەمووی شایەتە قەت لە شاخانان ناخۆم تەنها ئەگەر میوەیەک خۆمی ئەگەر پارچەیە نەستەلە ئەیش بۆ ڕاگرنی باڵانسی زەخت و شەکرە و ئینسانە هیلاکە بێ سەر سوور نەخواخواانەخواسە لە شوێنەکەی بەڵام وەکو خۆم هیچ خواردێ ناخۆم بەڵام بەگشتی خواردن بۆ شاخ کە ببرێ ئەبێشتی سووک ببرێ بۆ نمونە ئێستا لە هاوی ناوەرزەکە گێرمەلانی هێرک و پەتاتە نەخورێت تۆ توانی تەماتۆ دوو خیار بەری لەگەڵ نانە قەناعەتی پێکەی پارچەیە پەنیر بەری بۆ نمونە هەنێ ماکەرۆنیە شتێ لە ماڵە سوورێکی تۆ ئەیبێ لەگەڵ خۆتا شتێکی ئاسان و سووک بەری کە لە شاخبی خۆیت ئەوەنە ئیداری پێ بکەی هەتاگەڕێتەوە تۆ بۆ شاخوانی بۆ وەرزشە ڕۆی ئەچی هەنێک کالۆری لە ژیانی خۆ تاپسووتێ و شاخوانی بەڵێ هەم وەرزشە هەم حەز و ئارەزووشە ئەگەر حەز و ئارەزوت نەبێ بۆ شاخە بشکوژن بێ سەر ناکەیتە سەرەوە بەڵام کە حەز و ئارەزوت بۆ وەرزش هەبوو تەبان حەز و ئارەزوش بۆ شاخەوانی زۆر زیاتە بێ و لیاقێکی باشە ئەبێ ئێستا لیاقی من لەگەڵ لیاقی توە فەرقی هەیە ژیانی من لەگەڵ ژیانی کەسیشکی ئاساییە فەرقی هەیە من چگە لە شاخەوانی ڕۆژانە لە هۆڵەکانی لە ژوانیا کە سێ کاتژمێر بۆ سێ و نیویش تەمرینەکەم ئەمە جگە لەو سەرکێشی کە لە شاخ ئەمە جگە لەو سەرکێشیە جگە لەوەی کە من شاخەوانێکم ڕاهێنەرێکی لە ژوانیش ماوەی 7 ساڵە بەڵام بەداخەوە وەکو هەموو شتێک لە کوردستانە کە قۆرخە و کە هەموو شتێک لە کوردستانە بۆ هەنێک کەسە من خۆم خاوەنی چەندین شەهادەم بە پلەیەک و مامۆسایشی پلەیەکیشم لە وەرزشی لە جوانیا بەڵام بەداخۆ من هێشتا خۆم لە هۆڵەکانی لە جوانیا بە پارە تەمرینەکەم هەتا ئێستا خاوەنی هۆڵەکان تەنها بیر لەوە ئەکەنەوە کچێکی جوان کچێکی سەرنج ڕاکێش لە هۆڵەکانی خۆیان نادانن ئیتر گوێنیان بە تۆ کەیتە قاعە تۆ پارەی خۆتەیت بۆ نمونە 45,000 بۆ ئەم زروفە زۆرە 10,000 بۆ پۆر زۆرە کاتە 50,000 ئەوان بەس ئەویانەوێ کەسەکە کەسێک بێ ڕەنگڕێکی جوان و ڕوخساریشی بێ ئیتر تۆ سەقەت ئەبی تۆ جسم ناشرینە بێ تۆ ناڕێکەبی ئەوان کێشان نیە ئەوان پارەکە وەرەگرن بەداخەوە هیوادارم لە کوردستانە هەم لیژنەی ئۆڵمپی هەم ئیتیحادی یەشێتی لە جوانی ئەم دیاردەیە نەهێڵێ لە کوردستانە باشە قات پێمان بابینەوە سەر شاخ و ئەمانە شاخ خشۆکی لێە ئاژەڵی لێە ینی ئەمەش بۆ خۆی دیسانەوە سەرکێشیەکی کێە ماری لێە ئەمانە ینی چۆن ئێوە مامەڵی لەگەڵاکەن ئێوە چۆن پارێزگاری لە خۆتانەکەن لەم سروشتە بەڵێ بە تەکیت ئێمە کە ئاچینە شاخ مارە بینین دووپشکا بینین هەنێ داواکەی شێوی هەیە ئەیان بینین لەوانەیە زۆر زیان بەخشیش بێ زۆر جار ڕوبەڕووی مەترسی گورگە بیتەوە بەراز من جاریا بە ڕۆشتم بەرازە لە بن پێما دەرپەڕیوە بەرز بۆتەوە ئیترەوەگەر غیرەتە نەبێ بە خوار زیڕاکەی بەرازێکی گەورە لە پڕا لە ژێر قاچاستێ بەڵام هەموو ئاژەڵێکی شێوی لە سروشتی خۆی و لە شوێنی خۆیان ئەگەر تۆ بچیتە سەر ماڵەکەی زەرەری و ئازاری پێبگەنی ئازارە پێ ئەگەیەنێت بەڵام تۆ کە حەق نەبێ بەسەرەوە بەخوا ئیش چەقێکی بەسەر تۆ نییە ئێمە مارە بینین دووپشک ئەبینین لەوانەیە زۆر جار دووپشک بژین بەس مار چەند جار مار بەلامانە ڕاقمانێ بەسەری من جاریاشیان گرم ڕۆژە مارێکم گر شەڕی لەگەڵەکردم دانیم هەڵکێشا بەرەڵام کردم بۆ خۆ بڕۆ تاقم دروستکە ناکوژڕستکەدانی نەبوو خۆزی زەرەری بۆ هیچ کەسێ نییە درستە و ماریش تانیم چەپێوانێ پێوە یاوم لە کاتی کەرەنتینەکەیە ئەمە یەکەم جارمە ئەم قسەیە ئەەکەم نەشمەتە خەستەخانەش نەمێشتۆم ناڵەکانی خۆشم بزانن خۆشانی ماڵ مناڵیشی و بەردامیشی لە سەرکێشی بەڵێ خاوەنی 6 مناڵم سوپاس بخوا خاوەنی 6 نەوەشم یاخوا لەو نەسێنێت تەمەنیش درێژتر بێ خاتومان باسی لە پێوەیانی مار و ئەم بابەتانەش کرد ئەو تیمانەی ئێوە کە سەرکێشیەکان ئەنجامەدەن کە دەچنە گەشتەکانی شاخەوانی تیمی تەندروستیتان لەگەڵتایە بۆ حاڵە لە ناکاوەکان ئەگەر بۆ نمونە تۆ کەسێکی بە ئەزمموی توانای ئەوەت هەیە کە بەرگری لە خۆت بکەی بەڵام کەسانی کە هەیە لەوانەیە مبتەدە بن ینی لە قۆناغەکانی سەرەتایە بن لەگەڵ ئێوەیە گەشتەکان بەڵێ بەداخەوە لە کوردستانە هەتا ئێستا شاخەوانی بیر لەوە نەکراتەوە کە لایەنی پەیوەندیدار بۆ نمونە من گروپی شاخەوانی 1000 مێرد لەژێر چەتری یەکێتی شاخەوانیان
کە چەنەها چەند گروپی نزیکەی 20 گروپێکین هەتا ئێستا یەکێتی شاخوانی دەرزیەکی درێژەهری بۆ من دابین نەکردووە نەک دەرزێکی درێژەهر حەبلێکی 5 مەتری شخصی بۆ من دابین نەکردووە کە من ساڵانە ئابوونایەم کە من ساڵانە مۆڵەت تازە ئەەکەمەوە کە من ساڵانە دەورە ئەبینێ بە پارە بەشداری ئەەکەم یعنی چ لێرە چ لە مەتیقی هەولێر بەداخەوە هەم لەوێ خەڵک ناڕزایە هەم خەڵکی ژلێرە هەتا ئێستا هیچ کەسێک لای لە شاخوان و لە وەرشەوان نەکردوێتەوە بە ڕێکخراوەکەی خۆشمانەوە کە یەکێتی شاخوانی و کە لەوێش فیدراسیۆنی شاخوانیە ئێمە حەقی ئەو لامان نیە بەگشتی حەقی لای خۆمان هەیە من لە یەکێتەکەی خۆما کە یەکێتی شاخوانی هەتا ئێستا وەک باسی پێداویستی تەندروستیت کرد بۆ شاخ نەک پێداویستی تەندروستی تا ئێستا یەک ئیسعاف ئەوەلی بچووکیشی بۆ من دابین نەکردووە بەوە شکرم خۆم کڕیمەوە هەمە بەڵام ئەو یەشێتی من هەتا ئیستە بە یەک کۆمنتیش دەستخۆشی لە من نەکردووە کە من ساڵانە ئابوونەیەمێ ساڵێک 150,000 ساڵێک 120,000 بۆ منی شاخەوان زۆرە کە من یەک دینارم لە شاخوانیا دەست ناکەوێت یعنی نە ئابوونە لە ئەندامی خۆم وەرەگرم نە پارەشی بۆ ڕێبەری لێوەرەگرم بۆ هیچ کەسێ چەندین کەسم بردوێتە لوتکەش سەختەکان و شاخەبەرزەکان پارەی ڕێبەریم لە هیچ کەسێ وەرنەگرتووە بەڵام بەداخەوە لە کوردستان ئێستا بە ناوی شاخەوانیەوە مەجموعەیە کەسی زۆر ئەێنە ئەو شاخە و گیرفانی خەڵک هەڵ ئەتەکێنن بە ناوی شاخوانیە بڕۆ تۆم بردووە بۆ بێ وە نمونە من گەشتێکم هەبووە بۆ دەربەنی تابین کە لە پێش دوکانە 5,000 کرێ پاس وەرگرتووە ئەو 14,000 وەرگرتووە ئەمە پارێکی کەم یەچێتە گیرفانی ساقی پاسەوەیکی بۆ گیرفانی سەرۆ گروپە بەداخەوە هیوادارم ئەم دیاردەیە بە هیچ شوێ لە کوردستانە نەمێنێ شاخەوانی تێکەڵی بزنس و پارەپایاکردن نەکرێ ئەوەی کە ئێستا ئیبینین لە کوردستانە و ئەگوزارێ هەر هەمووی بووە بە گەندەڵی ئێمە گلەی لە حکومەتەکەین با لێرە ئەوەش بڵین بەجددی حکومەت گەندەڵی ئێمە خۆمان گەندەڵین لەنا ڕۆژێ وتیان با بێڵتاالەوانی ئەگەر ئەڵێ چاکسازیەکەم بۆ چاکسازی نەکەەوە وتم ئەبێ ئەگەر چاکسازی بکرێ لە ڕێز عیلەوە بکرێ باشە جدی هەموو شتێ بۆ بە گەندەڵی لە وڵاتەیە پێمانخان تا ئێستا سەختترین لوتکە کە تۆ گەشتت بۆ کردبێ و لە هەموو لوتکەیەک زیاتر بڵین ئازێتی یاوی چ لوتکەیەک بۆ لە کوردستانە من هەتا ئێستا هیچ لوتکەیەک لە کوردستانە بە سەخت نازانم هیچ لوتکەیەک لە کوردستانە بە سەخت نازانم ئێستا بە ماڵی سەخت ئەمە ئەگەر لەبەر هەنێ ها ئیلتیزامات نەبێ بەبێ حەبل ئەو کارگەیە ئەبڕم حەبلیش نابستم هیچ شاخێکم لەلا سەخت تەماحل لە لوتکەکانی دەروی وڵاتە هەیە زۆر ئێستا لە بەرنامەمایە لە مانگی حوتا بچم بۆ لوتکەی دەماوەند و چەندین لوتکەی کرد لە ئێرانە 5 لوتکەم دەستنیشان کردووە ئیشەڵا ئەگەر خوای گەورە دەرکەت بە هەڵێکیشمۆ بڕەخسێت تەمەەن ئەمەش پارێکی ئەوێت مادی ئەوێ هەچەند داوا لە هیچ کەسێ ناکەین چونکە لەوەیان نەماوین شەڵام مناڵەکانی خۆم بە تەمان ئەو پارێم بۆ دابینکەن و بچم بۆ دەرەوە لە ئێران لەسەر لوتکەی دەماوەندەوە لەبێ لۆگەی ئەنارتیە بەم دایانێمی شەڵە ئینشاءڵڵا ئەبێ بەیەکێک لە ئەڵلقەکانی سەرکێشی لە ئێنارتیش ئینشاءڵڵا بەخوای گەورە بەڵێ وەکوتە هیچ شاخێکم لا سەخت نیە هەموو شاخێکیش سەختە هەموو شاخەتکیش دژوارە بەڵامی تر حەز بۆ سەرکێشەکە ئاسانێکات ئارەزوو خۆشەویستیم بۆ شاخ و بۆ سروشت و بۆ سەرکێشی لای من هیچ نییە کام شاخە سەختە لە کوردستان هاتچوون بەبێ هیچ کەرەسەیەکی تەکنیکی بێحەبل هاتوومەتەوە دەسم هەمووی خوێنی لێ هاتووە ینی بە هەفتە دڕکیان بۆ دەرێناوم هیچ پێی ناڕەحەت نەبووم و لێشی پەشیمان نیم زۆر باشە خات پەیمان تۆ زیاتر تمۆحە لە چ لوتکەیەک هەیە لە جیهانە ئێستا ئێمە باس لە سەختی ئەڤەرەست و هیمالایە و ئەم بابە ئەم شوێنانە دەکریانی تۆ تمۆحە زیاتر لە چ لوتکەیەکی جیهانەکە پێی بگەیت بەڵێ هەموو کەسێ تمۆحی ئەوەی هەیە لەو بوارەیە کە خۆی حەزیلەتی بگاتە بەرزترین ئاست بەرزترین لوتکە بڵێم تمۆحم هەیە بۆ ئەڤەرێست ئەوە تەنها خەوێکە نایەتە دی دڵنیام چونکە ئەوە بە ئێمە ناکرێ لەبەر ئەوەی کە کەسنی ئەو دەسەمان بگرێ و یارمەتێمان بازان کوڕێکی کورد و فەقیرە لە نوێ ڕێگە چاوی جوێر بوو گەڕایەوە دروستە بەڵام وەکو تمۆح من هیوایەتم ئەوە بۆ دەرەوە ئاوات ناخوازم چونکە نایەتە دی دڵنیام بەڵام هەموو شاخە و لوتکەکانی کوردستان هیوادارم پێش ئەوەی کە ئیتر توانای شاخەوانی و ڕۆشتنم نەمێنێ هەموو لوتکەکانی کوردستان بڵێ هەموو لوتکەکانی کوردستان لای من پیرۆزە هەموو لوتکەکانی کوردستان لەلام ئەڤەرێستێکە بۆ خۆی زۆر ساز بۆ خاتوپەیمان تەهاڵەتی فراهێنەری لە جوانی و سەرۆکی گروپی شاخەوانی خاتوپەیمان
ئینشەڵات چەمەند درێژ بی و زۆر بتوانی سپاس. سەرکێشی زیاتر و ئەو تمۆحی خۆت کە لە بوارەکەی خۆت داهەتە پێ بگەی سپاس بۆی لەگەڵ بۆ ئێوە سپاس بۆ NRT ڕێزم بۆ هەموو لایەک زۆر سپاس خۆشەویستان وچانێکی زۆر کورس وەردەگرم و دواتر لەگەڵتان بەردەوام دەبم.